یاسای ئەمڕۆمان یاسای ژمارە 5 ئەو ئاەتەیە کە خوای تەعالا فەرمێ وەقەد خاب من افترا. ئەمە یاسایەکی زۆر گرنگە بەڕاستی ئەو کەسانەی کە ئیفتیراءەکەن دۆڕاون، ئەو کەسانە کە ئیفتیراءەکەن دۆڕاون. ئیفتیراء لە زمانی عەرەبە واتە درۆ، واتە زوڵم، واتە شیرک. بەو سێ معنایە لە قورئانی پیرۆزە هاتووە. دقی ئەم ئاەتە لە سوورەتی طاهایە ئاەتی 56 بۆ 62 لەوێ ئەخوای تەعالا فەرمێ بالضبط یعنی لە 61 لە باسی چیرۆک و بەسەرهاتەکەی ڕەسوولی خوا موسا عەلەیه السەلام لەگەڵ فیرعەونی تاغیە و لە سنوور دەرچوو. کاتێک ئەبێ بە جیدالیان ئەبێ بە مناقەشەیان بڕیارەدەن لە گۆڕەپانێکی گەورەیە لە بەردەم خەڵکیە بەرامبەر یەک بۆستنەوە. موسا عەلەیه السەلام موعجیزەکەی خۆی دەرخات و فیرعەون و جەماعەتەکەشی سحر و جادۆکانی خۆیان دەرکەن بزان کێ سەرەکەوێ. قال موعدكم يوم الزينة وأن يحشر الناس ضحى. فرمووی موعدی ئێوە ڕۆژی جەژنە، ڕۆژی خۆ جوان کردنەوەیە و خەڵکی هەموو کۆ بکرێتەوە لە چێشتەنگایە. فتولى فرعون فجمع كيده ثم أتى. فرعون پشتی هەڵ کرد و ئەو ڕۆژە کە ڕۆژی مەوعیدەکە بوو هەرچی دەست و دایرە و هێز و توانای هەبوو بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکی، بۆ فریودانی خەڵکی، هەمووی هێنایە مەیدان. قال لهم موسى عەلەیه السەلام پێیانی وت وەیلەکم. کاتێ بینی طبعا ساحرێکی زۆری هێنا بوو فیرعەون، ئەم ساحرانە ئەیانویست موسا ببەزێنن على ئەساس فیرعەون ئەیوت موسا ساحرە، ئەم دارەکە ئیکاتە ئەژدیهایە ساحرە، بێن ئێوەش بیبەزێنن. جا موسا پێشا پێی وتن وەیلەکم، فەرمووی وەیل و قوربەسەری بۆ ئێوە ئەی ساحرەکانی فیرعەون، لا تفتروا على الله كذبا. درۆ بە دەمی خواوە مەکەن، یعنی نەتانەوێت بە درۆ دینی خوا لەغو بکەنەوە. فيسحتكم بعذاب. دوای خوای تعالی بە سزایەکی گەورە لە ناوتان ئەبا. وقد خاب من افترا. ئەوە دقی قاعیدەکەی ئێمەیە. وقد خاب من افترا. دڵنیابن بەردەوام ئەوانەی ئیفتیرا ئەکەن، درۆ ئەکەن، شیرک ئەکەن، زوڵم ئەکەن، ئەوانە دۆڕاون. فتنازعوا أمرهم بينهم وأسروا النجوى. المهم يعني أوانش إيشي خواني أنكم وهاتنا برانبري وموسى عليه السلام و داوان لفرعون كن أجر أوان سربكون بسر موسى تشيان بوكا فرعون يجبر وعد ووعودي في عنده دعاء أوان همو حبل داركاني خواني وشان همو لبرد شاو خلقي بوبا أجدها خوي تعالى حتى فرمي موسى توزي ترسا فأوجس في نفسه خيفة موسى. يعني زور جو السحر كان زور جو أبو زور. والله خوي تعالى فرمي موسى ما ترسو دارك الدوشين كداركي وشان بوبا أجدهاي كي جورة حمو حبل داركاني أواني هلو شا بويا ساحر كان زانيان أمي موسى سحر نية أوان أيان زانية من سحر نية همويان شون السجدة أبو رب العالمين. بس هاتك لشوني خويا هي إمام بس من ليرة وقد خاب من افترى. أو ياسايك قاعديك هركس يقدروبك بيقمان أدوره. أجر مدتێکیش بڕوا لەسەر درۆکانی بتوانێ بەو درۆیانە کاری خۆی بکە ئەدۆڕێ. ئەو تەطبیقاتانەی کە ئێمە لەم قاعیدە گرنگە قورئانیەوە وەریەگرین چەند تەطبیقێک باسەکەین. یەکێک لەوانە خۆشەویستەکانم عینەن کۆمەڵێ ساحر پەیا بوون لە هەموو زەمانێکە چوون ساحرەکانی فیرعەون
کارەکانی فیرعونیان جوانە کردو لەبەر چاوی خەڵک فیرعونیان کردو بۆ خوا تا خەڵک بەخوایەتی فیرعون ڕازی ببێ بە سحری ساحرەکان لە هەموو زمانێکە بڕێ ساحر هەن لە ڕێگەیاندنە لە هەموو بوارەکانی ژیانە بڕێ ساحر هەن جادوباز هەن دەسڵاتدارە زاڵم و ستەمکارەکان لە دڵ خەڵکا خۆشەویستەکەنەوە حتا ئەگاتە حەدێ ئەیبەنە نزیک خوا پەنامان بدە لە هەموو زمانێکە درۆکردن بە دەمی خواوە یەکێکە لە گەورەترین تاوانەکان بەڵکو و نزیکە لە شیرک و کوفرەوە درۆکردن بە ناوی دینی خواوە ومن أظلم ممن افترى على الله كذبا كي هي لو استمكارتر به كافتراء بدمي خواب يعني درو بدمي خواب كبلي خوا وايود لسورة أنعام آيات نوتو سي بلي خوا وايود آخر زور جار أوتري خوا واي فرمو خواي تعالى لقرآن واي فرمو حتى جاري واحد وتوانا لقرآن واي فرمو